بەس vê xewê hindoj e. Xewa berê sibê zor edab û doj e. Cindiyo rabe rabe, bes bi vê xewê tu şabe. Xewa berê sibê zor ezab e. Rabe ji xewê şîrîn e, bes gorê teng bibîne. Feqîr dibê kirbin, dibê kîn e. Rabe ji xewê tarî ye, xew heram dibû il cindî ye. Wê li xudanê maşan û cenbeqî ye. Rabe ji xewê sibe, xew heram dibû il medehe. Wê li xudanê xerqehe. Rabe ji xewê hingor e, xew heram dibû il zor e. Wê li xudanê xerqê bimor e. Rabe ji xewê hêvar e, xew heram dibû il mêrdar e. Wê li xwanê kewnan û kar e. Rabe ji xewê merxûn e, xew heram dibû il zelbûn e. Wê li xudanê danan û ستون e. دەم خۆش کاک حەمیدیان. زۆر سوپاس. ئازیزانم سڵاو، خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی پێتان شاد دەبینەوە. باسی ئەمڕۆمان باسی شێخ فەخری ئادیانە. میوانەکانی ئەمڕۆم بەڕێز پیرخدر سلێمانە بەخێربێ لەگەڵ کاک عیدۆ بابە شێخ بەخێر. کاک عیدۆیان پرسیار یەکەمم ئەمەوێ بێمە لای تۆ، دەکرێت کورتەیەک لەسەر ژیانی شێخ فەخرمان بۆ باس بکەیت؟ شێخ فەخری ئادیە ئێکش خاس و بابچاکت ئێزدیە وەکو ئەگەر ئادیە دیرۆکی بە ئەزباکەم چرخی شەشێ مشەختی هێژی و پێزانی ناماش فەخرێ پڕێ ئێزدی نەمینە. ئەف شێخ فەخرە زانایەکی گەلێکی مەڵەڤام بێل گەلێک بوارێ ژیانێدا ئەو وەکو شێخ ئێزدیان وەکو هۆستا پێکەن بێنادی پیرخدر گۆت شێخفەرە و پیرنیشانە هۆستا و مەریبی شەهبەتی وانە. پێزانینە من شێخ فەخر ئەوەندە زیرەک بوو، ئەوەندە خووندە بوو، یعنی وەسا گەشت بە دەرەجەکێ دگوت من زانینە عەردەی خلاص کرد یا زانینە عەسمانی دەمینم. اینجا ژبەر هەندێ ساڵێ جارێکێ ناف ئێزدیات گەڕیاوی وەختی و هەل گوندێکی دما شیرەت و تێکست و بیر و باوەرێت ئێزدیا بۆ وان گوندا بەڵافتکرد ناف ئێزدیادا. مامۆستاگیان شێخ لەکوێ لەدایک بووە؟ ئەوەی من بزانم شێخ هەر لەم دەبەرە گوندێ مەکێرس نزیکی لالشە لەوێ لەدایک بووە و لەوێ گەورەوەیە. بەڵام شێخ فەخر لە پێزانینی من و لەوانەیە پیرخدر توانێت زیاتر زێدە بکات. شێخ فەخر گەڕیایە زۆر وەکو هەموو زانایانی تر لە دنیا گەڕیاوە و زۆر زانست و زانین پەیدا کردە ژبەر هەندێک تێکستێ توی لە هەموو بوارێ ژیانێدا باس دەکات. بەڵێ وەکو تێکستە مێژوویەکان باسیەکەن ئەو نزیکی 800 ساڵ لەمەوبەر بووە ئەم تێکستانی نووسیوە. بەڵێ ئەو لە چرخی و بزەم چرخی شەشی مشەختی ینی وە بزەم 12ی ئەوێ زاینی لەوێ ژیاوە. بەڵام لەو وەختە ناڵێم زۆر شت و نووسی نییە، بەڵام تێکستەوە هەینە و ئەو تێکستە بە چاوەکی زۆر پیرۆز ئێزدی لێدڕێنن. لەبەر ئەوە ئێستا ئەگەر یەکێک ئەو لەبیر بچێ ئێزدی ناڵێن ئەو تێکستە من لەبیرم کردێ بەڵکو دەڵێ من کوڤی کردیە. اینجا لەبەر هەندێ ئەو تێکستانە شتێکی زۆر پیرۆزە. بەڵێ واتە وەکو ئەو تێکست و بەیت و قەولەکانی کەماوە ئەمە ئەتوانرێدا بنرێ بە یەکێک لە دێرینترین تێکستە کوردیەکان کەماوەتەوە تا ئێستا زیندووە. لەبەر بێگومان تێکستی زۆر لەوە دێرینترمان هەیە کە فەوتاوە. بێشک ئەگەر ئەم بەحسە دیرۆکە ئەدەبیاتە کوردی بکەین ئەم دش بابە تاهر دەست پێکەین. بابە تاهری هەمەدانی ئەنجا پشتی چەند سەدەیەک پشتی چەند سەدەیەک دێنە ژە فەقێ تەیران و عەلی حەریری و مەڵای جزیری و ئەحمەدی خانێ و سالم و نالی کوردی.
لالش بەری 900 ساڵێکی برایم شاعید و ئاماژە پێکردی مەلبەندێکی ڕۆشنبیری و زانینێ و عەرفانێ و دەروێشیە و خودێناسیە بووە و کۆمەکە خاص و چاکت مەهاتینە لالشە ئێزدیاتی سەرژن و قۆناغاسەیە ئێزدیاتی پشتی شخادیاتە لالشێ و لالش بۆ ماڤە گەڕاندی ڤەش دەستی کریسیانە قۆناغەکە نو یە ئێزدیاتێ هەموو ڤان تکستا بۆمە ساخ کردیەڤەیە وەفتە کەسنەش سەرکێشی خۆمالینە زمانی کوردینە کوردیەکە ڕەوان و پاراوە و شێخفەخر ئێستێرە هەرە گەشە وان خاص و چاک و فەیلسوفێت دارشتنا دینی ئێزدیان بەڵێ مامۆستایان دیارە تێکستەکانی شێخ فەخری ئادیان فەلسەفەیەکی زۆر زۆر جوانی تێدایە گەر بکرێ باسێکی ئەومان بۆ بکەیت و دوجاریش نمونەیەک لەو تێکستانەمان بۆ بخوێنیتەوە بەێ گوت شێخفەخر وان تکسێت پیرۆزدا گەلک دەرگەهەی ژیانی قوتاینە ئێکشوان دێ بژین نمونەکەنەوە ئینم دیالۆکەکە دانوستانەکە ناوەینە چاوی و زمانی و عاقلی و دلی کانێ ئەگەر کێماسیە کرد خەتای کێژوان هەر چارایە دیالۆکەکە گەلەکە جوانە بژدن چاو بازیە سەری دل خوندکارە وێلوی بەری چاوت بینت دلت خوازت زمان بێت مدەوری زمانە خۆزی من تو کردایە کەر بکەری چاو بازیێ بلندە دل خوندکارە وێت بندە چاوت بینت دلت خوازت زمان بێژت بینە و مندا زمانە خۆزی من تو بڕی باش بندە زمانتت بە ڕەوانێش خۆت کرد زمان بشتی دلۆ ئەس دەلالم و هەتاش باتە نەخڵقت نێتە بالم ئەس پارچوومەکی کەر و لالم بەجاتێت بشتێ عقل بشتێ هنجی حکم کرد زمانی وەی بۆریەل بەڕەحمانی وەکی چلچلە و مجادە هەلانی هنجی حکم کە زمانی خۆیە و بزانت وەزنە دەنگ بکەیە نەحوجێ چلە و مجادەیە ئەی زمانۆی خەباتە خەبەرا خۆش نەباتە خەبەرا نەخۆش چی مەفعاتە دلێ مڕۆڤی پێکەی ڕەحەتە هەی زمانۆیە سۆتنێ و خەبەرێک وای نایگوتنێ دی بۆچی دا هەرکەی ڕوێ دنێ دێت باری گران کەتە سەر عاقلی عاقل و خەبەرێتە کوڕن قەدا و قۆتکێت دنیایت پڕن دنیا دوونگە و لێبدە و ببڕن عاقل بێشتە نەفسێ نەخێر نەهۆسا نەفسێ چی کەسێک بخۆت لقمەکە بێڕەدا دی ڕۆژە ئاخرەتێ پێشیە بتاقەدا نەفس بێشت نەفسە کبیرە بەحرە و نەبیرە یەل سەردەستێ عالەمێ یەل بندەستێ فەقیرە یەل نەفسا خۆکیری ئەقسیرە فەقیرە ئێکە چێ کرد خۆشخۆشی و لەفزە تا دنێ کرد ئەف دنیاتەر کرد و بەرب ئاخرەتێ کرد بەڵێ مامۆستا ئەم لەسەر گەلێک مەسەلە دواوە شێخ فەخری ئادیان یەکێک لەوانەی ئەو مەسەلانی کە لەسەری دواوە حەزەکەم ئەم پرسیارە ڕووکەمە مامۆستا ئیدۆ کەون چۆن خۆڵقاوە بەڕای شێخ فەخری ئادیان باسی خۆڵقاندنی کەونەکە ئەمیش هەروەکو تێکستە پیرۆزەکانی کۆن باسی سروشت و میوانداری و ئەستێرە ناسی و ئەم بابەتانەی کردو بەڵام لەسەر بابەتی خۆڵقاندنی کەون من پێش وەڵامی تۆ بدەم دەمێ پیرخدر یەک دووشت ئاخشت باس نەکرد ئەو تێکستە لە ئاخری کۆپلەکەدا دەڵێ وەکی تەبۆر بەتەڕ بوو لەغاف و هەفسار سەری کەر بکەر بوو بۆڕێتل هەموو مێرگا وەربوو ئەو شۆرێ نەفسێ بوو ڕەنگی خوددانیش بەرزەر بوو ئەوە پێش شێفەخر پێش فڕۆید کە دەزانی ینی زانیارێکی سایکۆلۆجیە دەروونناسیە فرۆید لەم دوایە لەم 100 ساڵی دوایی باسی نەفس کردیە و نەفس بە هەسب شبهاندیە شێفەخر پێش فرۆید احتیمالە بە 300-400 ساڵێک نەفس بە بۆر ینی بە هەسب شبهاندیە و وا دیار کردی ئەگەر تۆ سەیتەرە لەسەر نەفسی خۆنەکەی لەسەر بۆری خۆنەکەی ئەوە ڕەنگێتە زەر دەبێ و شۆلێ شەرمێ دەبێت ئەوە یەک ئەوەی دووەم شێفەخر تێکستەکە دەبێشتێ قەولێ زەبوونی مەکسوور زەبوونی مەکسوور ینی مرۆڤێ شکستی خودێناس دەبێژێت زەبوونێکی منی دل مەکسوورە هەکەش بە عەزیز مەلک فەخرەدین بێتن دەستورە ئەم دێ مەدحە دەینج بەحرێت کوورە
زبونك مني كم طاقتها كشبع عزمنا فخر دين بيت إجازته أم ديش بحرية كور دين أصفته لمن جواب باب زرع ديشوي بحرية دين خبره هينا درد جواهره عاشقا أو مير دبتو كرناسا جيك بابارتي المحبة كاسا كرا ركني چندي أساسا كرا ركنو ركني درش هيبتي هنجني تقدم هالقري تقدم البر صبري درب رنقا خملي صور بو سبيبو صفري درب رنقا قشبو بري نعرت هبو نعزمان هبو نعرش بو كابيجا من بطشي من كيرا خوش بو بطشي من خوش صحبته ليكرو نجبون محبته بطشي من ويدر جيكر حدوسته بطشي من حدوسة الويتشي كرن شريعته حقيقة جهي كرن سنة مخفيبو هنجي دهر كرن طبعا أفا بحثا دنيايا در واتا كون واتا كنيات واتا دنيا و باوري ازديان اولا الدنيا كخلقابو يعني خدي دروس كرن جنان اللي وقتي او دنيا اولي او نبو يعني جيك نتهاتا وكو نتهاتا ما يندن ورانجيتو صور وكسكو زردبو وأزبا أردكم هطان هو روجا چارشنبه سري صالح لما كان جيجنا سري صالح چارشنبه نيسان هيكا صور وكسكو أودكن چارشنبه هتا إيساج لزربي كردستان روجي كيلوزة تناند لاي إسلام كانش روجي زيارتي مرقد لا إما أو هيلكا طبعا هيلكا وكو أو دنيايا شبي دنيايا وهردي سالة هيلكا دور أو هنا يعني سبيليك وزرك سبيليك بأو أتاني أو بكي وزرك بأشكاتي وأو كدلي صور وكسكو زربو أو قلتو سيري بكي هر إنسان كي يزدي لسر ديوار أو دادني كل الكي صور أو وهيلكا رنگ ده كان رنگي صور ورنگي سبي ورنگي وانا أول معناه الدنيا هطا معي دسي رنگا أو بو صور بو زربو بالي وباش تنجي باس يودك بالي ما مساقر خندخان بالي تكستێکی تری جوان قەولی مەها جا پێم خۆشە دواییش گەر بەڕێستان ڕوونکردنەوەیەک لەسەر ناوەڕۆکی ئەم تێکستە بدەن ji qewlê fexrê zergûne heriye bi herfe ye binasûne binyata her duazde meha kanûne hatme nav kûv û kane wekî têt û dibit zivistane zêndane li ser çi qas mexlûqê bigiyane kanûnê temaluk nebit wêran heka domkey sayan û befra û bay gêran دێت بیشادا زەبۆن کەی شێرا ئێزدیاتێدا سروشت گەلەکە پیرۆزە و دیاردا ستێرناسینێ و پاراستنە سروشتی و حرمەت گرتناوێ نکمە ڕۆڵێکی خۆی گرنگکەیە شێخ فەخر بایەخ بەویشدایە ئەف قەولە کە قەولێ مەهایە دیالۆگەکە نابینە هەر 12 مەهێت ساڵێ مانگێت ساڵێ هەر مانگێک دوێت پەسەنیا خۆ بکات ستایشا خۆ بکات کە گرنگایی بۆ وێ ناتورێ بۆ وێ سروشتی چییە و مانگی دی دوێن وێ تانگازکەم بەڵام ئەو بەڕەوانیش خۆت کرد دیالۆگەکە گەلەکە جوانە گەلێکی درێژەژی هەکەتە هەموو خۆن بە دێخۆیا بەک و هەر مانگێکی چی نرخی خۆ هەیە چی هاوین چی زستان بۆ مەسەلا پیری بەسێ گری الوان 12 مەهادا دبێژێت نیسان بۆ کا ساڵەیە وجبر هندي ازدي هطانه الهيبة نيساني دا جن وجنخوازي وداوتا ناكن وهلبت أبا كبناتيك أخوة قالك ديار دكات الوقت احتمال وقت سومريا دا وكم قلتي ججنا صرصال العين بي وقتي بو والوقت بابليا دا المها نيساني دا جنتنا يعني أف نريتا كي قالك يبنى بكو دوسي هزار صالة كان وهر دیسال نیسانێ دا ڕاستە وەکو بیرخدر بەسە سروش تێکردی ئێزدی نیسانێ دا ئاخێش ناکۆلن ئاخێ بەری نیسانێت کۆلنەوە چنگول لوی وەختیدا بێژێن ئارد زگپڕ ینی ئابسە دا حتا ئەو گیان و دەوەر و گیا و ئەوێتی نێناوکردن و هەر وەسا خدرلیاس هەی جژنەکە دیە المەها دوودایە ێزدی ناچنە نێچیرێ و گۆشتیش ناکەن و جەژنێکی هەیت وێ جەژنێشدا دیسە هیچ ئەوەی ناکوشن هیچ حیوانی و وێ خواردناوانش خواردنەکە بێ گۆشتە ئەوش مەسەلەکە سروشتیە چونکو دیارە زمانێ بەرێدا وێ هەیوێدا حیوان تەدید زێدە دەبێت ژبەر هەندێ ئێزدی وی وەختیدا هەتانەوە
حیوانی سەرنابڕن. وەڵام من پرسیارێکی ترم هەبوو دەربارەی ئەوەی کە شەمسی تەبریزی شاعیرێکی گەورەی فارسە و مامۆستای مەولانا جەلالدین ڕۆمی بووە کە شەمسی تەبریزی برای شێخ فەخری ئادیان بووە. ئەوە تا ڕادێک هەرتکستما داهاتیە شەمس و فەخر برانە هەردوو پسێت ستیازینن خەلەفێت میر ئێزدینن ینی بابێوان ئەو برایەت یەکەن بابێوان میر ئێزدینە و دایکەوان ستیازینە. ئەم دێ بۆڤێکێ نەبەزێ پشتا خۆب تکستێت خۆب بەنووسین بەس پشتا خۆب ڤەکۆلینێت شارەزای ئەدەبیاتە کوردیش بگرن. مامۆستا هەژار مکریان یادی بەخێر گۆڤارە سروەدا ئەو یال ئۆرمێ دەردکرد ساڵان تو شەشی ئەم مێوام و لێ دەرێ ئەوی توێ دەردانیسی شەمسی تەورێزی لە لالش نێژراوە وتارەکە دوور و درێژە بەلکی جێوی بەرنامەی نەبتن لێ بکەن بەس ئەوەی بشتن وەختی شەمسی تەورێزی چۆیە قۆنیا کەم قۆناغا جێ نیشتەجیبوونە مەولانا جەلالدین ڕۆمی بوو جەلالدین ڕۆمیش گەلک شەمسی داخبار بوو بەس هەنجی حرمەتاویت گرت میریدە جەلالدین ڕۆمی ژێ بێزار بوو گۆڤە چیا شێخەکەش کێ دەرهاتێتەوە ڤیانوی ئیشینن شێخ فەخر شێخ شەمس جارەکە دی شوێ دەری هاتە لانشی و ئەوە قوباهانە قوباشی شەمسی ئەوانە قوباشی شەمسا یان قارینەوە مەزە بکەین. بەڵێ ئەگەر کاک حەمید تێکستێکی ترمان بۆ بخوێنێتەوە. بەڵێ بعدی چل ساڵی بهژمارە عەردی بخۆرە نەگرت حەشارە هەتا لالش بناودا دەهاتە خوارە لالش کوو دەهاتە لە عەردێ شین دبوو نەباتە پێ زەینین چی قاس کنیاتە کوو کنیات پێ دزەینین چار قسمەت تێک هنجنین ئاخە و ئاڤە و بایە و ئاگری قالبێ ئادەم پێغەمبەری ژێنژین شەمبودانە ئەساسە ئینیە کرد خەلاسە بعدی هەست سەد ساڵ هەفت سۆر هاتنە دووران کاسە بعدی بە هەفت سەد ساڵ هەفت سوور هاتنە هەنداوە قالب مابووی بێگاوە گۆتە ڕۆحێ تۆ بۆچی ناچێ ناوە دەمخۆش بۆ تەمامکردنا شێخ فەخر گوت هەموو دەرگەهێت ژیانی تکست بۆ ڕاگۆتینە تکستەکە دیوی هەیە ئەو ناودارە ئانی ناودەنگی پوێ چەندەیەکە شعرێ ینی دیالۆگ ئەوی دیودایە و گەلک هزرێت خۆپ ڕەنگی پرسیارێ ئێخستینە ڕووە ئەفکەونە چاوە خڵقیە خودێ بەرێ هەبوو یان در عرض بەرێ هەبوو بێت عاشق و معشوقێت کوڕێ مەیارێک دوێل vê حرفەی مکوڕێ کا درش پادشایە یان پادشەش دوڕێ در مەبەستی کەونە پادشاش خوددایە عاشقی عێریفی چێە تەفتێشا مەشوێ جوابەیە کا درش پادشایە یان پادشاش دوڕێە جا وەک دەروێشە و خودێ ناسەک وەک عارفەکی ناودار هات نەرم دیبلۆماسی جوابدا عاشقی عێریفی زانە وەرش مڕا بدەم بەیانە دوور تەختە و پادشای لێگرتی مەکانە ئەوەیە درێژە دمایی دێتە سەروان هەرفتێتە جەنابێتە باسکرین کە هەر مەبەستی ژێ هەرف ملیاکەتن هەرف ملیاکەت چۆندن بشتم پادشێ من سڕ سەمە بەرینە لەو هەبوو نەقەلەمە یا سوڵتان ئێزیلباتە ئەو سەعەتە ئەو دەمە بەرینە قەلەم هەبوونە لەوحە مەیارێک دوێ vê حرفێ شرۆ بکەتل کووە مەلک ئێک بوون بوونە دووە البەری فروارە پەتشەیە تەفتێشە مەشوێ جوابەیە مەلک دوو بوون بوونە سەیە پێش هەفت ملیاکەتەیە پەتشێ منی جەبارە باوی هات بوو فروارە مەلک سێ بوون بوونە چارە پەتشێ منی مزێنجە مەلک چار بوون بوونە پێنجە هەر پێنج بوونە سەفحەتێ هەرێک و ڕێنجە دلێم وەیەکی خۆشە مەلک پێنج بوون بوونە شەشە هەر شەش بوونە مەلەکێت عەرشە پەتشێ من خۆش کرد سەحبەتە لێک ڕوونشتن مەحبەتە مەلک شەش بوون بوونە هەفتە هەر هەفت کوت عافرین یعنی چێت بوون ئەپ ڕاستی لێکت ئێورین ئەب مەحبەتێ بنەدەرە ئێک دەبری
جا يدريجا ما بس هاي أو هف مليا كان هف فريشتناك بابەتێکی تر هەبوو بە ڕێز باس کرد کە ئەڵێ هەندێک تێکستی هەیە هەندێک جار مەتحی خۆی کردو مانگێک مەتحی خۆی کردو مانگێک بە خۆیان هاتوتەوە یعنی باسی شکستی خۆی کردووە ئەو جارێکێ شێخ فەخر برایم شێخ عیدو باس کرد چرخی شەشی کۆچی ئەمەر دەبێژین ئەوەی چەگوما ئەو کتێبت خوندین هەموو حسێبا مشەختی کۆچی هاتینە باسکردن شێخ فەخر اختیاری مەرگە هەبوو و گوند بگوند گەڕیا و کەشکول هەبوو وی کەشکولێ دەفتەراویەتێدا بوو وێ دەفتەرێ هەموو قەول و بەیتێ توینی داناین شقەندی لە ئیناین داناین توێ دەردابوون بجا وەختە چۆن نافملەتی هەمووان ناسی جارێکی شێخ حەسەن کە شێخ بوو لالشێ وەشنەوێ شیخادی بوو هەردوو چۆنە شامێ ناف ئێزدیا بگەڕێن ئێزدی حەلەبێ وان دەبەرە ئەڵە پێم خۆش بکەم هاوچەقی شێخ فەخر وەک ئەو شێخی خۆدا پێشا خۆ شێخ حەسەن گوتێ کەرم کارە ئەو ملەت ئێزدی وەختێتاتن ئەوان شێخ فەخر ناسی شێخ فەخر تێ ئینادەرێک و شێخ حەسەن چەکێ تەنگاز بوو قەسیدەیەکە گەلەکە جوان بۆ دڵخۆشکردنا شێخی خۆ شێخ حەسەن مامۆستاجیان بەس گەر بە کورتی بڵێ سڵاو و سەد سڵاو هەی مەلەکۆی شیرین کەلاف یا مەلی شێخسن تو باخۆی شێفەخرێ ئادیا ئەس بۆم خلاف سڵاوت من مەلک شێخسنە هەی مێرداڕۆی مەزنە ئش هەی بەتاتە دژمن مرنە شێخێ منۆش ئادیا ڕێبەرێ و یا مەلی شێخسن توێل دەرەجا زۆر هیڤە شێخێ منۆش لالشێ ش قەولێ تێخلاس بۆ خشێ یا مەلی شێخسن تو باخۆی تو باخۆ شێخ فەخرێ ئادیا ئەس بە نیەکش بەنیێت تەژێ هێرا خۆ ینی ڤیا دلێ شێخ خۆش کەتن و دلەی بکردن و یا درێژە بەس وێنێت شعریەت گەلک جوان تدانە تو بەحری ئەس ڕۆمە ینی تو کانی ئەس جۆمە تو الپای ئەس الکومە تو بەحری ئەس کانیمە تو کەلەهی ئەس عۆلیمە یا مەلی شێخسن تو الدەهری ئەس الکویمە تو شەمسی ئەس قەمەرم تو خوندکاری ئەس بابزەرم بابزەر یعنی نوفێرێ قوتابی دەست خۆش مامۆستاگیان منەمەوێ بە پرسیارێ بێمەوە لای کاک عیدۆ دیارە شاعر زۆر بە جوانی باسی لە خێر و شەڕ کردووە لە تێکستەکانیە پێم خۆشە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت و نمونەیەکیش ئەگەر هەبێت بۆمان بخوێنیتەوە خێر و شەر دەب ئێزدیا بێجگە لە مەسەلەی شێخ فەخر وایە هەردوو دەرگەهەیە خودێتێن لەک ئێزدیا خودانێ شەو و ڕۆژەیە خودانێ خێر و شەڕایە خودانێ عەرد و عەزمانە خودانێ هەموو وەکو بێژن دژ هەف یعنی تەناقوزات هەینە ئش بەر هەندێ مرۆڤێ ئێزدی وەختێ سبێ ڕات بە دوعای خۆ دەکات بێژت یا خودێ یا خودانێ شەو و ڕۆژە تو خێرا بدەی شەڕا وەرگێری خێرا بدەی شەڕا وەرگێری یعنی تو خێرا بدەمە و شەڕا دووری مە بکەین چەنگو ئەو مەسەلا لەنگ هەندێک دیانتە مەسەلەن شەڕ شالێکی خێر شالێکەی لەنگ ئێزدیا شەڕ و خێر دەرگەهەیە خودێتێن حتى تكستاكي دي هاي حمل من البرا بس ديار دكات كو خير وشر دويش تاخذ خير وشر درجه تته بەڵێ مامۆستا من شتێکی تر کاریگەری شێخ فەخری ئادیان لەسەر میتۆلۆجیای کوردی کە ماوەتەوە ئەمە کاریگەری ئەوە وابزەمتە هەندێک تێکست خوندن و پیرخدرش هەندێک تێکست یعنی کاریگەری زۆرە چونکە مەسەلەن ئەوی چەندین تێکست هەینە لەسەر خوڵقاندنە دنیاە و ئەو خوڵقاندنە دنیاە طبعا تێکستێکی زمانێکی ئەو تێکستانەی بەڵێ و هەروەسا لەسەر نەبەس خوڵقاندنی دنیا بەلکو لەسەر خوڵقاندنی ئادەم پێغەمبەرشە و لەسەر مەسلەی ڕۆلی مۆسیقا لەو مەسەلەدا و هەروەها مەسلەی چوار تخم ینی ئاخ و ئاگر و ئاو و هەوا کە پێی وتراوە زانستی سیمیا لای زدی و هەم لای ئەدیانتر لەبەر ئەوە زۆر مهمە بەڵام شێخ فەخر لای ئێزدیان تێکستەکانی هەم بنەتاری بیر و باوەڕ و ئێزدیاتیدا دەدێن
بەڵێ مامۆستاجان بێگومان چەند قسە بکەین لەسەر شێخ فەخری ئادیان و تێکستەکانی ناتوانین مافی خۆی بینێ و ئەمە قابلی توێژینەوە و دیراسی زۆر زۆرە بێگومان لە کۆتایی ئەم بەرنامەی قەلەندەرخانەیە زۆر سپاسی هەردوو میوانی زێدە ئازیز بەڕێز پیر خدر سلێمان و برای ئازیز کاک ئەیدۆ بابە شێخ و سواسی ئەم سروشتە جوانە و ئەم ناوچە ڕەنجینەی لالشەکەین کە ئەم جۆرە جەوەی بۆ خۆڵقانی حەمیدیا من پێم خۆشە سپاسی و خاتونەش بکەم کە ئەم جلانەی پێبەخشیم بۆ شێوەیە دەرکەوم زۆر سپاسیەکەم خێراش بۆ ئەو خاتونە و هەروەها سپاس بۆ هاوکارم خەندەخان سپاس بۆ تۆش کاک گەر خەندەخان بتوانێت بە تێکستێکی شێعری شێخ فەخری ئادیان کۆتایی بە بەرنامەکە بێنێ خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانە و خواتان لەگەڵ چ ڕۆژەکە چ ڕۆژانە چ سبەکە چ سبانە تەیر و توێین هەفهیلدانە هاژی مالە سلەیمانە هەموو چکان شکایتە بلبل وا کریە پێغەمبەر بلبل شخوەرە هەوقاس مایە وێ سبابیست و چار گولایە ئەم هەرماندنە ژخەوا بەربانگێە هاتە تەیرەک تەیرێ ڕەشە قیرین کریە دەنگەوی وێ چۆی عەرشە پێغەمبەر دبێژە گۆشتێ بلبل گەلک خۆشە